بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم لە سلێمانی و لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە مەبەستمانە ئەم شەو لەگەڵ جەنابی کاک سەردار عەبدوڵڵا لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین. ڕووداوی کەرکووک کارەساتی کەرکووک پرسێک نییە، ئێمە هەروە بە تەنها بەسەریا تێپەڕین و بەبێەوەی شیکار و تەحلیلێکی وای بۆ بکرێت کە دووبارە نەبێتەوە. مەبەستمە ئەم شەو لەم بەرنامەیە بزانین کە ئایا ئەو خاڵ و یاخود ئەو لایەنی هێزانەی کە بەنسبەت کورد و کوردستانەوە ماوەتەوە کە ئەکرێت سوودی لێ ببینێت چین و ئەبێ کورد چۆن مامەڵەیان لەگەڵا بکات. مەبەستمە ئەوە بزانم کە ئایا یەکڕیزی و یەکێتی و یەکگرتووی پارتە سیاسیەکانی کوردستان بۆ ئەم قۆناغە چەند گرنگە و ئایا بە یەکڕیزی و یەکدەنگی و یەکهەڵوێستی سەبارەت بە پرسە چارە نووسازەکان سەبارەت بەوەی کە ئەوترێت ئەمەی ئێستا هەیە موامەرەیەکی هەرێمیە لەسەر هەرێمی کوردستان ئەکرێت چۆن تێیپەڕێنین. مەبەستمە قسە لەسەر ڕۆڵی مێدیا و کەناڵەکانی ڕاگەیاندن بکەین. ئەمان ئەتوانن چ ڕۆڵێکیان هەبێت بۆ ئەوەی وەکو ئەوترێت ئاوێک بەم ئاگرەیە بکەن، نەک نەوت و بەنزینی پیا بکەن و جیاوازەکان زۆر زیاتر تۆخ بکەنەوە. مەبەستمە قسە لەسەر ئەوە بکەین کە ئایا لەم پرسە ئەکرێت دەستی تۆمەت پەنجەی تۆمەت بۆ یەکتر درێژ بکەین، یاخود پرسێکە بەسەر هەموو تاکێکی کورداتووە لە جیاتیەوەی ئەم بڵێ خەتای فلان کەسە و ئەویش بڵێ خەتای کەسی بەرامبەرە لەوە بکرێتەوە بە یەکگرتووی چۆن تێیپەڕێنین. مەبەستیشمە قسەیەک لەسەر ئەوە بکەین کە هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەبێ لەکوێوە دەست پێ بکات، چونکە وترێت بۆ نمونە ئەمریکا نەتەوە یەکگرتوەکان لەسەر ئەم پرسە زۆر بێدەنگن. تەنانەت ینی ئەمڕۆ لە یۆنامی ڕێگەن نەدراوە پرسیار لەسەر عێراقیش بکرێت. تەنانەت ئەو راپۆرتەشی دەریان کردووە سەبارەت بە دۆخەکە لە جیاتیەوەی بڵێن هەزاران کەس کەرکووکی جێژتووە و خوورماتووی جێژتووە لە تایتڵە ئەنووسن کە ژمارەیەکی زۆر کەس گەڕاوەتەوە ناو کەرکووک. ئەبێ کورد لەگەڵ حەشدی شعبی لەگەڵ تەواوی پرسەکان چۆن مامەڵە بکات. من زۆرم وت کاک سەردار بمبورە کاک سەردار عەبدوڵڵا و سەر و سیاسەتوان، بەڵام بۆی بینەریش ئاگادار بێمە باسی چیەکەین. ڕێک بەو پرسیارە دەست پێ یەکەم، کورد چی دۆڕاندووە و چی بەدەستەوە ماوە؟ کورد زۆری نەدۆڕاندووە، شکستێکی بەسەرا هاتووە، شکست نهایەتی دنیا نییە. جارێکتر لەم بەرنامەی جەنابەت وتم مرۆڤ طەبیعەتی وایە کە کێشەیەک ڕۆدا ئەو کەسەی پێی وایە کارەساتە ئەچێتە ژێر باری کارەسات وەڕوخێ. هەندێک کەس هەندێک عەقڵێتی تایبەت هەن کە تەنانەت شکست و کێشەش وەکو کارەسات سیر ناکەن، وەکو دەرفەت سیرەکەن. ئەمە دەرفەتێکە بۆی نیشانمان بدا ئێمە وەهمەکانمان لا بەتاڵ بێتەوە. وەهمێک کە دەرکەوت لە هەر لەحزەیەکە ئێمە معەڕەزین بۆی بێنە سەرمان، معەڕەزین بۆ ئەوەی تەحشیدی گەورەمان لەسەر بکرێت، معەڕەزین بۆ ئەوەی کە وڵاتانی دەوروبەرمان پیلانگەڕیمان لێ بکەن و گەلە کۆمەمان لێ بکەن، معەڕەزین بۆی ئەنجومەنی ئاسایش کۆبێتەوە گەلە کۆمە بکە بۆ ڕەفراندۆمێک بە ئیجماع بەیانی لە دەست دەرکە، بەڵام نایە بۆ تۆ ئەو هەموو جەریمەیە کراوە لە دووس خوڕمات و هاتوونەتە کەرکووک و ئانە نایە لەسەر ئەمە قسەیەکە و ئەوە ئێستا جەنابێت بێتت کە نەک قسە ناکە حەقیقەتەکانیش چاواشاکە لە بەرژەوەندی لایەنی بەرامبەر. لەبەرەوە گەبێ کورد لەوە تێبگا ئێمە گرنگە دۆستمان هەبێەوە، دۆستیش لەسەر بنەمای بەرژەوەندی دروستەکرێ، بەڵام لە نەتیجەیە نابێ ئەعتیمادت لەسەر دۆست بێ. دۆست هاوکارە، بەڵام لەکوێ بەرژەوەندەکەی نێخواز هاوکاری تۆ نابێت دشتە بێ بەرژەوەندەکەی خۆیەتی. بەڵێ لە نەتیجەیە تۆ خۆت دەبێ ئەعتیمادت لەسەر خۆت بێ. دەیرەوە من پێم وایە ئەمە بێ وەکو دەرفەتێک سیرکەین بۆ ئەوەی وەهمەکانمان بەتاڵ بێتەوە. من تۆزە پێشستا لە کەناڵێک تر شتێکم باس کرد، ئەم شکستە اعتراف بۆ بکەین شکستێکە، بەڵام یەک نهایەتی عالەم نییە. دووەم ئەمە ئەتوانین بکەینە منتەڵەقێک بۆ هەستانەوەیەکی زۆر گەورەتر. پرسیاری ینی دواتری منەوەیە کاک سەردار، ینی دۆخێکی وا دروست کراوەڵێن کورد جارێکی تر ناتوانێت هەڵسێتەوە. کورد دۆڕاندووە زۆری بەدەست نازانین چی ئێمە بە معنای دۆڕاندن زای نەمان دۆڕاندووە، شتی زۆر گەورە بەڕێوەیە بیدۆڕێنین. زۆر دۆڕانی گەورە هێشتا نەماندیوە، ئەمە زەڵاتەیە، ئەمە زەڵاتەیە. ئەگەر وریان نەبین و فریان نەکەوین و ئەم دووبەرەکیە ئەم شەڕی ناوخۆیی میدیایە کە دەستی پێ کردووە، ئەمە شەڕی ناوخۆیە. من دێمە سەر ئەمە شەڕی ناوخۆ کاتی دەسەری قساکی باش. من ویستم بڵێم ئێستا یەکێ لە شتە جوانەکانی کە بینیم
پایاننامەی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە پەرلەمانی کوردستان ئەمڕۆ بەیاننامەیەکی مەسئولانە بوو. من لە کەناڵەکەی خۆشیان داوام کرد یەکێتی سەرکردەکانی یەکێتی بێنە ئاستی ئەوە وابیر بکەنەوە و هەموو لایەکیش بێن وابیر بکەنەوە. ئەمە شتێکی جوان بوو بینیم. شخصێتی کورد لە داهاتووە قەت ئەومان بیر ناچێتەوە، قەت ئەو من بیر ناچێتەوە. ئێستش عسکەرێکی ئێرانی ئاوا قژی سمکۆخانی شکاک ڕاکێشێ بە شەید بووی، ئێستش ئەوە لە کەرامەتی برینداری کووردا ماوەتەوە. ئەو پێشمەرگەی سنگی ناوە بە سنگی ڕەفیقە شەهیدەکەی واگری ئەوە لە داهاتووە شخصێتمان دروست دەکاتەوە. ئەو ژنەی هاوارەکە و پێشمەرگەی ئەگری هەموو ئەمانە ئەو ئاڵا پیرۆزەی کوردستان ئەوەی بەهوتاف لە گەرمیان و گەرمەسێر و خانەقینیەکەنەوە ئەوەی لە کەرکوب پەلاماری سیارەکانیان نەدەن ئەو ئاڵای کوردستانی کە ئەخێتە ژێر پێڵاوەوە بە فیشەکەی خەنە خوارەوە. ئەو هەمووی لە هی ئێمەە ئەو ئەچێتە وای جەمعی میلەتێکەوە نەگەر لە باشووری کوردستان لە سەرتاسەری دنیا لە پاڵەوەشە ئەو گەنجە ئازایانەی نەکەس پێوی تۆ مقاومە بکە. هێزت هەیە و نازامچیت هەیە و خەڵکت هەیە میدیاکارت هەیە ئەدڕوخێنێ ئەڵێ تو ڕاکە و بەدبەختی و چیوەنە ئەو نەگوێداتامە و های لێکا و پەلاماریەدا و ئەماکە. من وتم ئەو من تۆ کەلاری نیستە حەقی شانازیمان هەیە بەڕاستی یەک بەیەکی ئێستا حەزەکەم یەک بەیەکی گەنجەکانی کەلاری یەک بەیەکیان ئەم لاولایەن ماچکەم بەڕاستی شانازیەکەم کەلاریم شانازیەکەم گەرمیانیم. ئەمە شخصیتمان ڕسمەکە وەهمەکانمان پوچەڵەکاتەوە لەوەی کە ئێمە ئەوەندە متەوەهم نەبین کە پێمان وابێت لە سەردەمی مەکیاڤلی یەک شت پێڵێ میری خراپ ئەو کەسەیە کە لە سەردەمی ئاشتیە خۆی بۆ جەنگ حازر ناکە. ئێمە ئەم خەڵی ئێمان کردووە لە گەرمەی ئاشتیە نابێ هین بێڵێ کە دەستیشت بەتاڵ بوو بڕۆ بۆ ڕاو ئەبێ خۆتت بۆ جەنگ حازر کرد بێ. ئێمە خۆمان بۆ جەنگ حازر نەکردبوو چوینە شەڕێکەوەم سەرۆسەری دیار نەبوو. ئێستا بۆ نییە بردێنە خۆمان باو کە ڕۆوچی ماوە سەر خۆمان هێنا هی ئەوەی ئێستا ئێمە هەستینەوە ئینتڵاق بکەین. باش کاک سەر ئەویتر ئەو وەهمەی کە ساڵانێکی زۆر یانی ئەم میلەتەی پێ بشکێنن تۆ میلەتێکی ترسنۆکی ئیرادەت نییە داماوی دەستە پاچەی ئەو گەنجانە پیشانیاندا نەک میلەتێکی دەستە پاچە و داما و ترسنۆک نییە لەگەڵ ئەو سەرکەوتنە گەورەی کە لە ڕقەبەدی هاتووە لەگەڵ ئەو ڕوحێتی مقاومەی کە هەیە لە گەنجەکانمانە نیشانێدا ئەم میلەتە میلەت تەنانەت پێشمەرگەکانمان ئەڵێ ئێمە شکستمان نێناوە ئەگرین بەدەم گریانەوە ئەڵێ ئێمە ئەمرمان پێکراوە بکشینەوە ئامادە بووین شەڕ هیوادارم پێویستمان بە شەڕ نەبێت کاتە شکست نییە نەخێر هیوادارم ئەزانی شکستێکە لە بەرۆی ناکۆکین لە ناو خۆمان یعنی ناوە بەیان نامە بیستین بڵاوەکرێتەوە ئەم بەجیا ئەو بەجیا بەبێ ناوهێنانیە لە بری ئەمە کار بکرێت بۆ ئەوەی هەر هەمویان پێکەوە دانیشن و بەرنمەیەکدا دابنێن باشتر نییە واز لەوە بێنن ئەمە پەرلەمانە کێشەی هەیە ئەمە سەرۆکایەتی هەرێمە کێشەی هەیە ئەمان ئەنجومەنی سیاسی کوردستانە کێشەی هەیە ئەمە ئەم بڕیارە بەڵێچیەکانی ڕیفراندۆم بوو بۆیە وامان بەسەر کاتی ئەوەیە ئێستا بەڵێ و نەخێن بایکۆت و هەر هەمویان پێکەوە ئەم نێوماڵە ڕێک بخەنەوە. کاکە یادگار مرۆڤی مەزن بۆڵە ناکە جەناب تەزانی پشتری ژوتم لێرە من تا ڕۆژی پێش ئەنجامدانی ڕفراندۆم لەگەڵ دواخستنی بوو باش دوا نەخراوە میلەتەکەم دەنگی داوە منیش دەنگم بۆ داوە بە بەڵێ دەنگم داوە دەجاری تر بکرێتەوە بە بەڵێ دەنگی بۆ دەم. ئێستا کاک مەسعود بەرزانی بەیانێک دەرکا بڵێ من هەڵم وەشاندەوە 4 ساڵی تر تەبەنی ئەو نەتایجی ڕفراندۆمە ئەەکەم و داوای دەوڵەتی سەربەخۆی کوردستانەکەم. ئەمە ئیرادەی میلەتێکە ئەوەی کراوە ئەوەی بەسەرمان هاتووە مرۆڤی ئازا دێشانەداتە بەرشکست. ئەوەی کە ئێستا دێ هەوڵەدا ئەم شتانە هینکە یا خۆی غەرەزێکی هەیە ئەوێ خۆی بکا بە قارەمان بەسەرە میلەتەوە پێشەوەی بێنە بەرنامەکە و قسەی ئەندرێمان ڕۆم بۆ جەنابەت گەڕاوە ئەندرێمان ڕۆ پیاوێکی زۆر ئازای مقاومە بوو قسەیەکی هەیەڵێ بەختەوەرن ئەو گەلانەی کە پێویستیان بە قارەمان نییە ئەم قارەمان بازیە واز لێبێنن هەر کەسێک دێوێ بەسەر وەزعێک و ناکۆکی و دووبەرێکی هێزە سیاسەکانەوە دێبێ بێ بە قارەمان و بە چەقەنەیەک بێ بە زەعیم ستۆپ لە ئێستەوە بانگەشەی هەڵبژاردنی بۆ خۆی دەست پێ کردووە. ئۆکەی بڕۆ بانگەشەی هەڵبژاردن کە بە سەرۆک حەقی خۆتە بەڵام مەیە بەمە میلەتەکە بشکێنی لە قەزیە استراتیژیەکان کەرکووک خەتی سوورە چارەنووسی ئەم میلەتە خەتی سوورە مەترسی دابەشبوونی کوردستان جددیە کوردستان دابەش بێ شەڕی ناوخۆ هەڵەگیرسێ شەڕی ناوخۆ مەترسێکی جددیە
ئەجندەی زۆر ترسناک هەیە خۆپیشاندانەکەی خۆپیشاندان هەمووی باشە ئەزانی من لایەنگریەوە خۆپیشاندان بۆچی بکرێت ئێستا گەلی واعێزانی چێکە مرۆڤی مەسئول و بە ئەخلاق بەرامبەر بە چارەنووسی میلەتەکەی ئەزانی خۆپیشاندان بۆچێکە بۆ فشار بۆ سەر ئەم لایەنە بەپەلە کۆ ببنەوە و ئەجندایەکی باشدانێن بۆ ئەوەی ڕوبەڕووبینەوە ئێستا ئەگەر ویستیان عقوبەمان بدەن لەسەر قەرارێک هەڵە بووین یان ڕاست بووین عقوبەکە دراوە ئێستا بەغا و مجتەمەعی دەولی خۆیان حازر کردووە گفتوگۆ بکەن من ڕۆژی داگیرکردنی کەرکووک وتم خۆتان بۆ واز لەم شەڕەگە ڕەک و بۆڵە بێن خۆتان بۆ گفتوگۆ ئامادەکەن چووکە گفتوگۆ لە ڕێیە بەم شپرزەیە گفتوگۆ دۆڕێ داوای چی لەلایەنە سیاسەکانەکەی من ئێستا پێم وایە ئێستا دێمەڵێ جارە لە میدیاوە بەدەست پێ بکەین لە کەناڵەکەیەوە لە کەناڵەکەیەوە ئەگەر کەناڵێکە ئازایە ئەم شەو تاگلایەنە هەموو ئەو شتانە ڕاگرێ ببێتە پێشەنگی یەکڕیزی و پێکەوە کارکردن و دڵی میلەتەکەشمان خۆشەکەین برادرین ئەوەی ناخۆشە بە یەکترتان کردووە هەموو شتان خۆتان شکاندووە بەر لەوەی بەرامبەرەکەتان بشکێنن وابزانام ئەوەی پێویست بوو بە یەکتری بڵێن هەمووتان وتووە لەمەوە زیاتر هەر دووبارەیەکەنەوە بێتامە بێتەوە باش کاک سەردەربام جەنابەت لەسەر پرسێک وەرگرم قسەی خۆتت ئەگەر بیر نەچێتەوە دوو ڕەئی هەیە ڕەیەکەیە ئەڵێت ئەمەی کە بەڕاستەوخۆ کەناڵەکان لە زمنیە کەناڵەکەی ئێمەش کوردستان 24 ئەی گوێزیێتەوە خەڵک لە کەرکووکەوە هەڵدێت کارێکی خراپە نابێ بکرێت لەولاوە بەرپرسێک با من تایتڵەکەی ناڵێن بۆەوەی هەست بە تەشیر نەکە ئەڵێت لە ناو کەرکووک دۆخ زۆر ئارامە بەڵام هەر ئەمڕۆ لە تویتر بڵاو کراوەتەوە بینای بەڕێوەبەرایەتی شەهیدان و ئەنفالکراوان سووتێنراوە و تاڵان کراوە فەرهود کراوە حەشدی شعبی لە ناو ئەنجومەنی محافەزەوە لە ناو بینای پارێزگاوە تەنانەت ڕسمەکانی بۆ نمونە خامنەیی و خومەنی و ئەوانەشیانداناوە ئیهانەی کوردەکەن و شەوان ژنانیان جیا کردوتەوە مناڵیان جیا کردوتەوە بە دوای پێشمەرگە و پیاوە ئاگەڕێن لە ماڵەکان ئەمە بە وێنە هەیە قسە نییە کامیان بکرێت خەڵک کەناڵەکان نەیگوێزنەوە بێدەنگی لێ بکەن یان باشە بیگوێزنەوە ڕای جەنابتان من پێم وایە هەردووکی هەڵەیە باش ئەزانی ئەمە مەسئولێتی سیاسەکانە هەڵدەنەمە زوو عیلاجکەن مەسئولێتی میدیایشە دەعمی سیاسەکان کە هانیاندا بۆ ئەوەی ئەمە زوو عیلاجکەن ئەوەی کە ئەڵێ هیچ ڕوونادا ئەمە قسەیەکی عەنتیکەیە چونکە ئەگەر هێزەکانیش نەیکەن خەڵکی منتەفع لەژێر پەردەی ئەمە شتی خراپەکەن کە تەبعاً کردویانە خۆگەرەوانی کەرکووک ڕاز نەبێوانەی دووز ڕوونە وازەحە بازاڕیان سوتان ئەمە وازەحە ئەمە هین ناکرێ پینە ناکرێ هەردووشی هەڵەیە ئێستا ئێمە خەریکە ئەبینە دوو بەش دوو دوژمنی یەک لەسەر ئەوەی کە حەشدی شعبی باشە یا خراپە وەڵاهی خوا گیانمان بسێنێ کە گەشتبینەوە ئاستە و ئەمە ترسناکە ئەمە دۆخی سیاسی پێویستە کاچاک بکەین میدیاکان من لە ئێستاوە لە کاک نورەدین لێرەوە پەیام من بۆ کاک نورەدینەوەیە پیاوێکی ئازا بە ئەم شەو تاگلایەنە قەرار بدە ئەمە بگۆڕی بیگۆڕە لێرەوە دواتریش داوا لە ڕووداوەکەم اینجا لە دوو کەناڵەکە یەکێتی کورتسات و گەلی کوردستان اینجا کێنێن و NRTوانە ئەمە ڕاگرن کێ ئێوە خزمەتی ئەم میلەتە بکە ئەمە ڕاگرێ ئەوەی بەردەوام بێ لەمە زیان بە بەرژەوەندیە باڵەکانی ئەم میلەتە گەیەنێ سیاسەتیش ئەخلاق لە سیاسەتە تەنها یەک شتە دابینکردنی بەرژەوەندی باڵای گەل و نیشتیمانە هیچ شتێکی تر نییە ئەوەی بێوێ بەرژەوەندی حیزبەکەی تحقیقا لەسەر حسابی کەرکووک ئەمە کارێکی ناخلاقی دەبێ هەمومانەمە بکەین ئەمە بۆ میدیاکان بە دەرەجەیەک بۆ سەرکردەکانیش دیسانەوە دەرەجەیەکی مکەڕڕە اینجا میلەتەکەشمان دەبێت بەم ئاراستەیە ئەگەر خۆپیشاندانەکەی من لایەنگریەوەم خۆپیشاندان بکرێ بۆ داوای یەک ڕیزی بکە داوای بکە پێکەوە کۆبینەوە چونکە ئێستا بەغا لە هەموو لە حەزەیەک زیاتر عەبادی پێویستی بە کووردە عەبادی ئێستا پێویستی بە گفتوگۆیە من تۆزە پێش ئێستاوتم لێرەش حەزەکەم بە بینەرانی کەناڵەکەیەوە بڵێم ئێستا سوڵتەی کوردستان بەدەست من بێ کۆبوونەوەیکی حیزبەکان ڕێگەخەم لەو کۆبوونەوەیە باسی ئەجندەی ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخاکەم داوا لە ئەمریکا و ڕووس و اتحادی ئەوروپیەکەم و لە مەجلیسی ئەمن بێن ڕێعایی مفاوەزاتێک بکەن بە عەبادی ئەڵێم ئامادەم وەرە بۆ مفاوەزات لە بەغا ئەڵێ لە هەولێر ئەڵێ لە سلێمانی ئەڵێ لە کەرکووک ئەڵێ مفاوەزاتەکەین دانیشتنی یەکەم دا ئەنێم بۆ تەرتیبی ئەجوای مفاوەزات بەڵام مەطلەبی ڕئیسیم کۆنفیدرالیە بێ لە کۆنفیدرالی نایەمە خوارەوە بە مجتەمەعی دەولی ئەڵێم دەرکەوت من ئەگەر مەترسیم هەبوو داوای ڕفراندۆم کرد لەوە گەڕێ تەوقیتەکەی باشەیە خراپە ئەوە مۆزوعەکە من ڕێی خۆم پێشتر لەسەری هەبووە پێم وا بووە نەکرێ باشە دوا بخرێ دوایش کە کرا پێم وا بوو هەر دەبێ سەریخەی وەکو چۆن ئاڵاکە لە کوردستان لە کەرکووک هەڵکرا وتم ئەمە هەڵە بوو بەڵام ئەو وەختەش وتم
مەوزوعەکە لەوە نییە هەڵەیە ئەو ئاڵایە دابەزێنرێ شخصێک و لایەک ناشکێ شکۆی ئاڵاکە و میلەتەکەمان نشکێ لە بەرەوە گەر بە خوێنی خۆشم بۆ ئەبێ هەڵدەین دیفاعی لێ بکەین نەتیجە ئێستا لە بەردەم دۆخەکەین ئێمە ئەمە بکەین من بم بەدەست من بێ من قیادەی وەفدی تەفاوز کەم یاداوام لێ بکری ئەجندەکەی دانم دۆخی ئێستا کۆنفدرالیە چکە دەرکەوت ئەم فدرالیە هەشە لە هیچ نامپارێزێ و دەرکەوت من مەخاوفەکانم ڕاست بوو دەرکەوتیش لەگەڵ عەرەب هەڵ ناکاتەوە جارێکی تر دەرکەوت ئەزانی چۆن هەڵەکەین زەمانات هەبێ لە بین زەماناتەکان هەبێ هەڵەکەین ئێستا ئەمە دیسانەوە کێشەی کورد و عەرەب نییە کێشەی عەقڵێتی سیاسیە کێشەی عەقڵێتی سیاسیەیەکێ لەو سوورانەی هەتا ماوین ئەمە جاران نییە باوکو با پیرمانیان گەڕایەوە هەتا ماوین ئەوە لە زاکیرەی کورد ناسڕێتەوە کابرا هاتووە عەسکەرێکە بە یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی ئەم میلەتە ئەڵێ لا مارد ما إلا تحكي عربي بەڵێ ئەمە دەستورەکەی خۆی ئەو دەستورەی کە ئەڵێ بێ بەپێی ئەم دەستورە تۆ ئەڵێ تۆ بۆت نییە بە کوردی قسە بکەی لە نەتیجە ئێمە متەوەهم نەبین لەگەڵ ئەم عەقڵیەتەی کە لە سوڵتەیە کە ئەچێتە سوڵتە هەمووی لە نەتیجەیە بڕوای بەوە نییە کە تۆکیانێکت هەبێ و تایە مافەکانت پارێزراو بێ بڕواشی بۆ نییە کەرکووک بەشەکە لە کوردستان ئەفۆم کە دەمێت چی فەرم ئەمە گرنگە ئێمە ئەم وهمانەمان بەتاڵ بوویەوە یەک بگرینەوە دەرکەوت مجتمعی دەولێ بێ لەوە تێبگە ئێمە ڕەوا بووین کە ئەمانوت کاکە ناتوانین ئەوە ئیدارە بکەین و بژین داوای زەماناتەکەم من مفاوەزات کەم لە کۆنفدرالی کەمتر ڕازی لەسەر ئەمە پێشم وایە لەما تەسەوریشەکەم مجتمعی دەولیش بێت بەدەممانەوە چکە تۆ داوای یەکگرتووی عێراقم لێ ناکەی ئەتخەمە سەر ئەم دوو چاوم ئاڵای عێراق لە سەرتاسەری کوردستان هەر هەڵەکەم لە دوای ئەوەش باشە بەڵام دەوڵەتێکی کۆنفدرالی بین ئەم دۆخە من ئیتر دەست نادا بۆم من پێم وایە کورد ئەگەر ئەمە نەکا و خۆی کۆ نەکاتەوە یەکگرتوو نەبێ شکستی زۆر گەورە ئەوەی هەمانە لە دەست دێن ئەوەی ئێستش هەمانە لە دەست دێن کەس نەڵێ هەموو شتێک لە دەست چووە کەرکووکیش لە دەست نەچووە و کەرکووک چەند ساڵ هاتووەتەوە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان چووینە حەمرین دێتەوە ئەرز دێ و ئەڕوا ئەوەی شکستە بۆ ئێمە ئەو دۆخەکە بە یەکتر لەسەر ئەو دۆخەی کەرکووک ینی دوێنێ لە تویتەر یەکێک لە نووسەر و سیاسی زۆر دیارەکانی عەرەب ئەنووسی هەموو نیشتیمانی عەرەبی زۆر دڵخۆشن بەوەی کە کەرکووک دیسانەوە عێراق بەدەستی هێناوەتەوە لە کاتێکدا ئەبێ بگرین بۆ ئەوەی کە کەرکووک چۆتە زمنی ئەو پارێزگایانەی کە یەکێک لە وڵاتەکانی دراوسێ ئێستا حکومیەکات نەک عێراق خۆ ئەمە عەقڵیەتێکە من ئەمە حادیسەیەکم بیرە خات و حەزەکەم بۆ بینەرانی بەڕێز و جەنابەتی بگەڕمەوە پیاوێکی فەڕەنسی هەیە نووسەرێکی مەشهوریانە مناقەشەمانە کرد جارێکیان وتی کێشەی کوردستان چۆن حەلەکرێت 2 ساڵ لەمەوە پێش بوو ئەو برادرانی ڕۆژاوای کوردستانیشی لێبوون وتیان فدرالی وتم تەنها دەوڵەتی سەربەخۆ وتیان بۆ وتم ئێوە لە ئەوروپا خۆت فەرەنسیت کێشەی کورسیکەکانتان حەل کردو کە کێشەیەکی نەتەوەیە بە دیموکراسی ئیسپانیا ئەتوانێت کێشەی کەتەلۆنیا و باسک بەین حەلکا بە دیموکراسی تۆ لەو دیموکراسیەی ڕۆژئاوا نەتوانی بکەی من چۆن تڕە دیموکراسیەکی ئەردۆغان و شڕە دیموکراسیەک لە عێراقا نازام چیە و ئەوەی سووریا نازام چ جانەوەرێکی لێکەوێتەوە چۆن بڕوا بەماکەم پێم وایە دەوڵەتی کوردستانی سەربەخۆ ئەبێتە مایە ئیستقرار بۆ منتیقەکە ئەگینا قەرنی 21 جیهان ئیستقرار ناکە ئەگەر کوردستان نەبێ بە دەوڵەت وتی ئەی کەرکووک وتم کاتی خۆی تارق عەزیز بە مام جەلالی وتووە لە مفاوەزاتێکە پێی وتووە توێتی ئێوەش وەکو ئێمە بکەن توێتی ئێوە چیتان کردو توێتی ئێمەوە 700 ساڵە بۆ ئەندەلوسە گرین ئێوەش بۆ کەرکووک بگرین بەڵام واز لەوە بێن کەرکووک تەواو وتم تارق عەزیز ڕاستەکە کە عەرەب حەقی خۆیەتی بۆ ئەندەلوس بگری نەک لە بەرەوەی دەستیان ناکەوێتەوە لە بەرەوەی لە ئەستا ئەرزی عەرەب نییە ئەمە لە فتوحاتە بەدەستیان هێناوە ئەرزی میلەتێکی ترە پێوترێ ئیسپانی کۆمەڵێک میلەتن بەیەکەوە لەویە وەک چۆن کەرکووکیژی ئەو نییە کەرکووک ئیداریەن عەسکەریەن حزبیەن جەماهیریەن ڕوحی تاریخی جوغرافیای کوردستانە و ئێستا لەژێر کۆنتڕۆلی ئێمەیە عەقڵیەتی تارق عەزیز چۆن بۆ ئەندەلوسەگری ئەگریا لەمە دووە ئەتوانێت بۆ ئەندلوسی و بۆ کەرکووکیش بگری ئێستاژەم قسەیەکەمەوە ئەمە پێویستی بەچی هەیە کاممانەگرین بۆی ئێمە ئەگرین یا عەقڵێتی تارق عەزیز بۆ یەگری بەسراوەتەوە بۆی ئایا یەکڕیزین یا پەرتەوازی ئەم دوو بەرەکیە وامان لێکا نەک بۆ کەرکووک ڕەنگە بۆ سلێمانیش بگرین بەڵام ئەگەر ئەمە چاکەین کەرکووک مسۆگەرە ئەو هاوڕێیە ئەو هاوڕێ عەرەبەی کە ئەوەی نووسیوە و نووسەرە ئەوە دەست کابەگەریان کە کەرکووک ڕزگار کرا احتەل لەو هەل ئەکرات باوا بڵێ باش
بە قسەکردن لەسەر دۆخی سلێمانی و دۆخی هەولێر چەند بەرپرسی ئاساینین بەرپرسی زۆر باڵان ترسی خۆیان لە دوو ئیدارەیی و شەڕی ناوخۆ خستۆتە ڕوو ئەمە یەکێکە لە ئەگەرە ڕێتیەچ و ممکنەکان بەم عقلێتەوە ئەگەری هەرە نزیکە کەسێکەیە لایەنێکەیە هەوڵێکی دەرەکی بەڵێ هەوڵی دەرەکی هەیە هەڵوی دەرەکی هەیە کە بالمناسبە دەبێەوە بڵین ئەو لە بۆیە تۆوتت ئەوە لە سلێمانیش لەدەستین بەڵێ کەرکوو هەولێرش لەدەستە دێنێ گەروا بڕوە ئێمە بۆی ئەمانە لەدەست نەدەین بالمناسبە عەبادی لە بەرژەوەندی نییە هەرێمی سلێمانی دروست بێ و ناشێوێ دروست بێ زۆر زەرری لێکا وەکو شخصیش زەرری لێکا ئەڵبەتە ئەمریکایەکانیش زۆر زەرری لێکن زەرری گەورەک ئەمریکایەکانی سە تێگەیشتون چه حەماقەتێکیان کردووە ئەردۆغانیش تێگەیشتووە چه حەماقەتێکی گەورەی کردووە گەر دەرفەت بێ ئەوە شەرحەکەین ئێمە ئەگەر ئێستا بەم عقلێتەوە بەم شەڕی ئەلامەی شەڕی ناوخۆی میدیا کاڵگیرسا و سوپا ئەلکترۆنەکانی ئەم لایەنانە بەڵێ ئەجندای ئەقلیمی هەیە دەیەوێت سلێمانی جیاکاتەوە بە بەرنامە بەڵێ بە بەرنامە و دەمەوێت بە هەموو لایەک بڵێم سلێمانی سەرمەشقی یەکگرتووی کوردستان بووە سلێمانی سەرمەشقی داکۆکیکردن بۆ لە مەهاباد و لە دیاربەکر و لە کۆبانی ئێستش دەبێت سەرمەشقی ئەوە بێ ئێستش دەبێت خەڵکی سلێمانی خەڵکی گەرمیان خەڵکی هەڵەبجا خەڵکی ڕانیە و قەڵاتزە و ئەم مەنتیقەیە خەڵکی کەرکووک دەبێت سەرمەشقی یەکگرتووی کوردستان بن و نابێ بە هیچ جۆرێک ڕێگە بدەین چونکە ڕێک ئەوە ئەجندای شەڕی ناوخۆیە شەڕی ناوخۆڵە گرسێ لە بینمان زۆر ترسناک ڕەنگە شەڕی دەولی لەسەر هیلالی شیعی ئەو شەڕێکی ئەمریکا ئێستا بە ئێران یەفرۆشێ ڕەنگە ئەو وەختە ئێمە بۆ وەکالەت لە بری ئێران و ئەمریکا شەڕ بکەین و کوردستان بکەین بە وێرانە ئەوەی مەبەستێتی ئەم سیناریۆ ترسناکانە ڕوونەدا تکا ئەەکەم بەپەلە هەموو هاوڵاتێکی کوردستانی سەرکی ئەخلاقی و نیشتیمانی ئەوەیە کە ئەم سەرکردانە هەمدا بۆی بەپەلە یەکگرتووی یەک ڕیزی بکەین حساباتی ترمان لە دوا ڕۆژە من یەکەم کەسم کە نە درێژە کێشانی سەرۆکایەتی هەرێم نە ئەو وەزع لە پەرلەمان نە ئەوانە قبوڵ ناکەم بەڵام ئەم تەوقیتی پاراستنی ئەزمونونەکە و تەوقیتی پاراستنی وڵاتەکە و میلەتەکەمانە باشە کاک سەردار هەر بە قسەکردن لەسەر ئەو پرسە لە سنووری سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەدەستەواژەکە کە بەکارهاتوە باڵا دەستن لەو لاش لە هەولێر و بڵین دەڤەری بادینان پارتی دیموکراتی کوردستان باڵا دەستە ئەبێت پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا چی بکات چونکە لە ناو پارتی و لە ناو یەکێتیش هەوڵێک هەیە بۆ یەکتر تۆمەتبارکردن کاتێتی ئەمە و ئەبێ پارتی ئێستا چی بکات و یەکێتیش چی بکات وەڵا ئەکیت کاتی نییە بەڵام کردیان و پێم وانە لەوە زیاتریش بە یەکترەکەن ئەوەی پێویست بوو بیکەن کردویانە حەق پێم وایە ئیتر حەقە تێریان خوارد بێ ئەگەر یەکتر شکاندنیش بووە تێریان خوارد بێ لەمە دووە هینەکەتان بێتان بووە بۆتە ئەرە ئەوەی پێوترێ قەوانی باو بێتان بۆ خەڵک کەناڵەکانتانە گۆڕێ لەمە دووە زۆر بێتاقەتە لێتە و خەڵکیش دووچاری شکست و بێتاقەتی مەکەن ئەمە یەکەم دووەم پێویستەکە ئێستا ئەو لەوێت بۆ چییە ئەو لەوێت بۆ ئەوەیە کە تۆ ئێستا بتوانی کەرکووک بگەڕێنیتەوە گەڕانەوەی کەرکووک و ئەو مەنتیقانە پێویستی بە دیالۆگێک هەیە پێویستی بە دیالۆگ هەیە دیالۆگیش پێویستی بە موقفی تەفاوزی بە قووەت هەیە ئێستا عەبادی داوای دیالۆگی کردو دوێنێ لەگەڵ کێ بیکا خۆ نابێ وەفتێک هەبێ لە بەرامبەری دانیشێ محاور بێ ئەبێ پەلە بکەن لەوەی ئەم حیزبانە بە پەلە کۆ ببنەوە ئەو لاپەڕانی هەموویان پێکەوە کەس چاوەڕێوە نەکات داوەت بکرێ و بانگێش بکرێ داوەت نەکرێ من پێشنیارم بۆ هەندێک حزب کردوتم ئێوە داوەت بکەن ئێوە داوەتی ئەم لایەنانە بکەن بڵێن وەرن پێکەوە دانیشین ئەم وەزعە ئەوەی پێی وایە مراهەنە لەسەرەوە بکە ناوێکێتی نیشتیمانی کوردستان درزی تێبکە و بیشکێنێ مراهەنەیەکی ترسناکە وڵاتەکە ئەسووتێنێ کە یەکێتی دووچاری کێشە بوو بە کێشە بۆ پرۆسەی سیاسی بوو بە کێشە بۆ پارتیش بوو بە کێشە بۆ گۆڕانیش نەیانەزانین چۆن تەعامل بکەن چۆن اتفاقاتەکرێ و چۆنە چێتە پێشەوە بۆیە یەکگرتووی ناوێکێتی نیشتیمانی کوردستان لەم دۆخەیە مەسئلەیەکە ئەمنی قەومیمان ئەپارێزێ ئەی خاتە خەتەرەوە بۆیە لێرەوە داوا لەو برادرانە لەو خوشک و برایانە لە هێرۆخان لە کاک کۆسرەت کاک بەختیار ئەمڕۆ ئەو بەیانی دەرکردووە هەموو لایەنەکان هەموو سەرکردەکان هەموو خوشجروپیاوی ئازای ئەم میلەتەن ئێستا پێویست بەوە هەیە ئێمە ئەجندایەکی ترسناک ئستهدافی ئەم وڵاتە ئەکا هی ئەوەیە پاراستنی یەک ریزی ناوێکێتی پەیوەندی بە ئەمنی قەومیمانەوە بیپارێزن اینجا لەگەڵ پارتیش دەبێ ئەمە بکەین پارتیش دیسانەوە دەبێ ئەمە بکە گەورەترین گەورەی بۆ ئەم لایەنانە ئەوەیە بێن بە میلەتەکە بڵێن ئێمە سەردەمانێک هەڵە بووین
بۆ کاکە ئەگەر تەنها ڕەفراندۆمان کرد بێتە ناوە ئەگەوە تەنها هەڵەکەمانە بێندانی پیا بنین هەڵەمان لەوە کردو بوونی تەحتیمان بینان نەکردووە هەڵەمان لەوە کردو ێزێکی باشی تۆکمەمان دروست نەکردووە هەڵەمان لەوە کردووە بەشی ئەومان نەکردو ئەگەر دووچاری حەسار بین چۆن مقاومە بکەین هەموو هەڵەن کاک سەردار هاوڕێیانم پێم بڵێن یەکەم قسەیان داوای لێبوردن بێ لەو هەڵانەی کردوێنە و ئینتلاقێکی تازە بکەین بەغا چاوەڕێمانە گفتوگۆ بکەین و لە کۆنفدرالی کەمتر قبول نەکەن باش کاک سەردار یەک خولەکم ماوە کەمتر لە خولەکی هاوڕێیانم پێم بڵێن ڕایەکەی لە شەقامی ئێرانی و لە شەقامی عێراقی و لە ناو کوردستانیشە ئەوترێت بە داگیرکردنی کەرکووک ئێران گۆڵێکی زۆر چاکی لە ئەمریکا کردووە ئەمریکا ئێستا چیەکات دقا و دەقوای ئەمریکا ئەبێ تەدارک بکە وەزعی خۆی چاکە من پێم وایە کەم هەنگاوێک کە ترامپ پێویستەکە بینێ یەکسەر برێت ماگۆرگ بگۆڕێ بەشێکی زۆری پێ ڕۆڵی خراپە ڕۆڵی زۆر خراپە پیاوێکی منحاز بۆ کاتی خۆی لە هەنگری مالکی بوو دژی کورد دژی سنە دژی شیعەکانیش ئێستش لە هەنداریەکی ترسناکی هەیە من دوسێ ڕۆژ لەمەوە پێشوتم وتم 72 ساعت تێ نەپەڕی بەسەر استراتیژیەکەی ترامپە ئێران توانی گۆڵێک بکە و بە هاوکاری بە چاوەڕێکرا گۆشەگیرتر بکرێت کە چی فراوانتر بوو دەسەڵات ئەو گۆڵە کراوە یەکەم ئیژۆی برێت ماگۆرگ بکۆڕێ دووەم کورد ئەبێت چی بکات لەم کورد پێویستەکە کورد ئەبێ شتێک خۆی ناوی کورد بێ ئەبێ یەک ڕیز و یەکگرتوو بێ کە یەک ڕیز و یەکگرتوو بوو کورد ڕقەمی گەورەی ناو معادلاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە پێشتری وتبوو ئەم چەرخ و عەسرە چەرخی ئەم عەسری کوردە کورد ڕقەمی گەورەی ناو معادلاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یاریکەرەکە خراپە بەپەلە ئەم شەڕی ناوخۆیە ڕاگرن کۆبوونەیەک بکەن ئەجندایەکی تەفاوزی دانێن بە ڕیعایەکی دەولی بچن مفاوەزات بۆ کۆنفدرالی بکەن زۆر زۆر سپاس کاک سەردار عەبدوڵڵا نووسەر و سیاسەتوان سوپاس بۆم دەرفەتە هەر بژین بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات بە هیوای ئەوەی کە هەندێک سوودمان بە ئێوە گەیان دەبێت هەندێک گورەمان بەرز کرد بێتنەوە کە دۆخەکە باشتر ئەبێت تا بەرنامەیەکی دیکە ئێوە و کوردستان و هەموو کوردێک لە هەر جێگەیەکی دنیا بن بەخوای گەورە ئاسپێر کاتێک